سڵاوتان لێبێت لە پرۆگرامێکی تایبەت لەگەڵتانم لە یادێکی شکۆداری گرنگ و هەروەها لە یادی دامەزراندنی ڕێکخراوێکی خاوەن مێژوو سەروەری ڕێکخراوی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان کە ئەمڕۆ هاوتایە لەگەڵ ساڵوگەڕی 73مین ساڵیادی دامەزراندنیان و خۆشحاڵ دەبم کە لەم پرۆگرامەدا لەگەڵ نوێنەری ئەو ڕێکخراوە پرۆگرامێکتان پێشکەشکەم و پرسیاری تایبەتم هەیە. زۆر بە خێراتنی بەڕێز بەرهەم حەسەن بەرپرسی ناوەندی چالاکی یەکێتی لاوانی کوردستان دەکەم کە بۆ ئەم پرۆگرامە میوانمانە. زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆ تەلەڤیزیۆنی سلێمانی و بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە بۆ ئێمەی کادرانی لاوان. سپاسدان بەڕێزن. یادەکەتان یادێکی زۆر گرنگە و هەروەها وەک بەبیرهێنانەوەیکیش مەبەستمە بۆ ئەوانەی کە ڕەنگە بەپێی پێویست یاخود لە وردی و لە قوڵی ئەو مێژووە پڕسەروەریە گەورەی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان ئاگادار نەبن. حەزەکەمە لە سەرتاوە پرسیاری ئەوە بکەمەوە کە کەی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان دامەزراوە، زۆرترین ئامانجی چی بووە لە ماوەی کارکردنیدا؟ یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان لە 18 شوباتی 1953 کە کاتە 72 ساڵ بەر لێسە لەسەر دەستی بارزانی نەمر دامەزرێنراوە و یەکەم سکرتێری ئەو کات هەڤاڵ مامجەلال بووە و ئێستاش کۆتا سکرتێری بەڕێز مەیسەر نەهلیە و ئامانجەکانی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان ڕەخساندنی هەلی کار بووە و بەرە و پێشبردننی تواناکانی لاوان بووە و ڕەخساندنی ئەو دەرفەتانە بۆ بۆیان کە خولیا و حەزەکانی لاوان خۆیان تیابینەوانێ و هەموو ئەو کار و چالاکیانە کە چینی لاو ئەگرێتەوانێ و لە پێشووتریشە ئەومان لەبیر بێت کە لە شۆڕشەکانی کووردە و لە دامەزراندنی ئەم حکوومەتەی ئێساکە کە بوونی ئەو حکوومەتێکی کوردیە لاوان ڕۆڵی کاریگەریان هەبوو شوێندەسییان. کاک بەرهەم دەمێ بڵم گرنگی هەبوونی ڕێکخراوێکی لەم چەشنە خاوەن ئەزمون و مێژوویەکی ئەوەندە گەورە و تا چەند گرنگە و بایەخەکەی لەکوێیە، چەند لەلاتان گرنگە و ئەو بەردەوامیە تا چەند کارێکی وەهاکە لەسەر ئێوە کە بە مێژوویکی وا دوور و درێژ هێناوتانە؟ گرنگی ئەم ڕێکخراوانە لەوەدایە کە مەسەڵەن لاوان ئێستا چۆن هەر وڵاتێک پێویستی بە سەرمایەکەیە بۆ بەڕێوەبردننی وڵاتەکەی پێویستیشمان بە چینی لاوانە لەبەرەوە یەگەر چینی لاو لە هەر وڵاتێکا بوونی نەبێ و وڵاتە شکستێنێ و گرنگی ئەم ڕێکخراوانە ئەوەیە کە مەسەڵەن منێکی لاو حەز و خولیاکانی خۆمی تیابینەوە، منێکی لاو کۆمەڵێک بابەتم بۆ دەسەبەرەکرێت. بۆ نمونە ئێمە لە ماوەکانی پێشوودرا چەندین خول و دەوراتمان کردوێتەوە، بۆ منە خولی پیشەگەریمان کردوێتەوە کابرا ئەو لاوەی کە لەو خولانە بەشداری کردووە ئێستا خاوەنی پیشەی خۆیەتی جا لە بابەتی بۆ نمونە ئارایشت بوو بێ، لە بابەتی مەسەڵەن دەلاکی بوو بێ، لە بابەتی خەیاتی بوو بێ، ئەو بابەتانی کە لایەنە مێژوویەکە چەند کاریگەری هەبووە لەسەرەوەی کە ئێوە خاوەن مێژوویکی دوور و درێژن، ینی زۆر کەمە ڕێکخراوێکی وەها ببینینەوە لە کوردستاندا ماوەیەکی ئەوەنە زۆر تەمەنی هەبێ. مەبەستم ورتر ئەوەیە چەند کاریگەری هەیە لە ڕووی مێژوویەوە کە لە لای ئێوە کارکردنتان ئەو شکۆیە ئەو مەزنێتیە بپارێزن؟ بێگومان ڕێکخراوێکی بەو شێوەیە بەو تەمەنەوە کە بۆ مێژووە کە هەی بێ مێژوێکی پڕسەروەری گومانی تیانە کە دەست بە دەست و جیل بە جیل کە هاتووە هەوڵی زیاتر بەرەو پێشبردننی ئەو ڕێکخراوانە دراوە، هەوڵی فراوانترینکردنی ئیش و کارەکانیان کراوەوە، کارێکی بەو جۆرە کرابێت کە مێژووی ئەو کەسانی کە پێش ئێمە لەو شوێنەیە کاریان کردبێ ون نەکرێت. چۆن ئەمەش بەچی بە هێنانە پێشەوەی جیلێکی تازە و ئەزمون وەرگرتن لەو کەسانەی کە پێشووتر لە ناو لاوانە ئیشیان کردو. بەڵێ دەوترێ بڕبڕی پشتی کۆمەڵگە گەنجانن، لاوانن، ئێوە تا چەند بەو میکانیزمە بەو مەبەستە کارتان کردووە، تا چەند دڵخۆشن بەوەی کە کۆمەڵێکی زۆر لە کادران و لاوانتان پێگەیاندووە لە بوار و کایە جیاوازەکاندا ئێستادایان بیننەوە کە پێگەیشتووی ئەم ڕێکخراو و چالاکیەکانی ئێوەن؟ بێگومان بۆ مامۆسایەک چەند خۆشە کاتێکە بینێ قوتابیەکی هەیە و ڕۆژێک ڕێیەکەوێتە دایرەیەک ڕێەکەوێتە شوێنێکەوە بینێ قوتابیەکەی ئەمە و گەیشتوێتە ئەو مەکانەتی خوێندنی تەواو کردووە، ئێستا مۆزەفی دایرەیەکە و ئیشوکاری خەڵک بەڕێیەکە
بۆ ئێمەی کادرانی لاوانیش خۆشە کاتێک کە خولێکەکەینەوانێ بە تایبەتی لە خولە پیشەیەکانە با بڵێن خەڵکێک ڕۆکاتە لای ئێمە و بەشداری و خولاناکە دوایی دەستگیرۆیانەکەین هەتا ئاستی دانانی دوکان و چۆنەڵی جێبەجێکردنی ئەو شوێنانی کە پێویستیانە بۆ ئیش و کارەکانی خۆیان هەستێکی زۆر خۆشە کاتێک تۆ خەڵکێکە بینیتەوە لەسەر دەستی تۆ لەسەر ئەزمموی ئەم ڕێکخراوە بۆتە خاوەنی پیشە و کاری خۆ بڵێ تا چەند ئەوە ڕوویداوە لەو کەسانەی ئێوە فێریان دەکەن ئەوان جارێکی تر بێنەوە لە هەمان شوێنێکی خۆیان ئەوەی پێیان گەیشتە ئەنج ئەمان بیگەێنن بە جیلێکی دوای خۆیان ببنەوە بە مامۆستا بۆ ئەوانی دیکە بۆ ئەوەی ئەم کار و چالاکیە بەردەوام بێت ئەوانیش لە پای ئەوەی لەو شوێنەی فێر بوون لە هەمان شوێن خەڵکانێکی تر فێرکەن بێگومان لەو جۆرە کەسانەشمان هەیە بەڵام ئەتوانم بڵێم کەمە لەبەرەوەی زیاتر و کەسانی کە بۆن منە دێنە لای ئێمە و بەشداری خولێکەکەن یا بەشداری هەر کار و چالاکیێک لەگەڵ ئێمە یاکەن ئەگەر مەجالیشیان نەبێ بەوەی کە بێن بۆ نمونە خول و دەورات بۆ ئێمە بڵێنەوە لە یادەکانە لەو چالاکیانەی کە مەسەڵەن پێویستمان پێیانە بەردەوام هاوکارمان بوون و لەگەڵمانە یەکێتی لاوان چۆن بە کوردستاندا دابەش بووە دەمێ ئەوە بپرسم لە جەنابتانەوە بژڵم بەگشتی چۆن کار بۆ ئەم توێژە گرنگەی کۆمەڵگە دەکەن زیاتر لە چ لایەن و تایبەتمەندیەک بەپێی لقەکانتان بەپێی ئەو دابەشبوونی لە کوردستانە دابەشبوون مەبەستانە کار بکەن و بەربڵاوی بدەن بە چالاکیەکانتان یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان لە ئێستادا 26 ناوەندی باڵای هەیە لەسەر ئاستی هەموو محافەزە و پارێزگاکان با بڵێن بە قەزا و ناحیەکانەوە و دوای ئەوە ناوەندە چالاکیەکانمان هەیە و دوای ئەوەش گروپاتەکانمان هەیە بێگومان شێوازی ئیشکردنەکان لە شارێک بۆ شارێک لە قەزایەک بۆ قەزایەک لە ناحیەیەک بۆ ناحیەیەک گۆڕانکاری بەسەرایە دوای ئێمەش هەوڵمان ناوە بەردەوام خۆمان بگونجێنین لەگەڵ ئەو کەش و هەوای ئەو شوێنەکە کە کاری تیاکەن تەسەوری شەکەم تا ئێستا سەرکەوتوو ببێتین و باش بەڕێمان کردوین بڵێ بێگومان وهایە و هیوایی سەرکەوتنی زیاترتان بۆ دەخوازیین تا چەند پێشوازی لاوان لە ناوچە جاجیەکانی کوردستان بۆ بەشداریکردن و ڕۆڵگێڕان لە کار و چالاکیەکانی ڕێکخراوەیەکی وەهادا ئێوە بە گونجاوی دەبینن ئایا بەپێی پێویستە لە ئاستی دڵخۆشی ئێوەدایە بە پیرەوە هاتن و توانای بەشداریکردنی لاوان لەگەڵتاندا لە پێشترا بیرکردنەوەیەک هەبوو لەسەر لاوان بە تایبەتی با بڵێن لەم سنوورەی ئێرە لە سنووری سلێمانی بەڵێ ئێمە ڕێکخراوەکەمان ڕێکخراوەکە پارتی دیموکراتی کوردستان دامیەکە بەڵێ و خەڵکانێک وا تێگەێنرابوو کە بۆ نمونە تۆ گەر پارتی نەبیت ئیتر تۆ ناتوانانی سوودمەند لەم ڕێکخراوە بەڵام خۆشبەختانە ئێمە لەم ماوەی ئەم 4 ساڵی پێشووترە کارمان لەسەرەوە کردووە کە ئەو بیرکردنەوەی لا خەڵک بگۆڕین یعنی بەبێ ئەوەی کە گوێ بینە ئیتیمای حەزبی و بەپێەوەی کە گوێ بیناوەی کە تۆ سەر بە چلایەن و چه حەزبێکیت ئێمە بەردەوام لە کار و چالاکیەکانمان لە ئیشەکانمانە دەرگامان بۆ هەموو کەس هێواڵا کردووە خۆشبەختانە مەیەسەوای کردووە لە ئێستاە بە ڕێژەیەکی باشتر خەڵک ڕوو لەو ڕێکخراوانە بکات و ئامادەی کار و چالاکیەکانیان بەڵێ سەرکەوتوو بن یەکێتی لاوان لە ڕووی بەهرەکانەوە تا چەند گرنگی بە بەهرەی لاوان دەدات و زیاتر هەوڵتان داوە بە چ جۆرێک بە چ شێوازێک زیاتر گرنگی بە بەهرە و توانە جیاجیەکان بدەن لەلایەنی وەرزشی بێت لایەنی هونەری بێت بە تەواوی بوارە جیاجیەکانەوە بێگومان گرنگی بەو لایەنەش دراوە لە ناوێکێتی لاوانە من هەر نمونەیەکت پێ بڵێم کوڕێک هەبوو لێرە یاری پارکوریە کرد لە سلێمانیا هیچ قاعەیەک نەبوو بۆەوەی کە یاری پارکۆری تیا بکرێ ئێمە هەساین خۆمان لە لاوان قاعەیەکمان هەیە قاعەکەمان بۆ چاکرد و بۆمان یعنی هەموو کولفەکەشیمان لە ئاستۆ گرت بەوەی کە ئەو بێت لەوێ هەم خۆی تەمرینی خۆی تیا بکات و هەم خەڵکێکیش فێر بکات بۆیە بەردەوام ئەو کەسانەی کە زانی بێتمان خاوەن بەهرەیەکن حەدەل ئیمکانەوەی کە توانی بێتمان هاوکاریمان کردوون و درێغیمان لێ نەکرد توانەکانی کارکردنی ئێوە دەمێ سنووری کارکردنتان بپرسم ئەم جارە زانیمان لە تەواوی کوردستان و لە زۆربەی شار و شارچەکان ئێوە کار و چالاکی پێشکەش دەکەن بەڵام سنووری چالاکیەکانی یەکێتی لاوانی کوردستان پێشکەشی دەکات بە لاوان چییە چەند جۆرە تایبەتمەندیەکانی زیاتر لە چیا خۆی دەبینێتەوە جگە لە کردنەوەی خولەکان ئایا فیستیڤالێک ئایا لایەنێکی با بڵێن کۆبوونەوەیەکی دیاریکراوە هەیە ساڵانە بە چەند شێوازی تر ئێوە خزمەت بە لاوان دەکەن
ئێمە بەدەر لەو خولانەی کەیکەینەوە کە خولی پیشین لە بۆنە نیشتیمانیەکانە بەردەوام کار و چالاکیمان هەیە و یادی ڕێکخراوەکەی خۆمانەوە هەموو ساڵێکەکەینەوە شتێک نیە بە چالاکی هەژماریکەین بۆ خۆمان بەڵام بە شێوەیەکی گشتی لە کۆڕ و سیمینارەکان لە هەوڵدان بۆ دەستەبەرکردنی کاتێک بۆ ئەو شوێنێ جان کاتێک بۆ کەسانێک کە خولیای خوێندنەوەیان هەیە یان کتێبێ ژیان هەر بابەتێک لەوانە و چەندین چالاکی مەسەڵەن تەجەموعیمان ئەنجام داوە ئێمە سنووری چالاکیەکانمان وە گەشتمان ئەنجام داوە سنووری چالاکیەکانمان با بڵێن مەحدود نییە بۆ ئێمە لەبەرەوەی خۆ دەزانی ساڵانە خولیای گەنج خواستی گەنج ویستی گەنج ئەگۆڕێت لە هەموو شوێنەکانە بۆیە ئێمە هەر بابەت و هەر کار و هەر چالاکیەک یعنی پەیوەندیدار بێت بە لاوانەوە بەچینی گەنجەوە ئێمە پاڵپشتەکەین و ئەنجامێتی بەڵێ هیوای سەرکەوتن تا بۆ دەخوازم کاک بەرهەم یەکێتی لاوانی کوردستان خاوەن مێژوویەکی زۆر تایبەتەوە هەروەها تایبەتمەندی خۆی هەیە لە ڕووی کارکردنەوە ئەوەی کە دەمەوێت بۆ کۆتا پرسیارم بپرسم ئێوە تا چەندێک هەوڵتان داوە لە ڕووی پێگەیاندنی کۆمەڵایەتیەوە و دروستکردنی کەسانێکی کۆمەڵایەتی بەتوانە چۆن کار بکەن لەگەڵ لاواندا بۆ ئەوەی کە تاکێکی هۆشیاری گونجاو بچێتەوە ناو کۆمەڵگا جارێکی دیکە و ئامانجی سەرەکی یاخود ڕۆڵگەڕانی ئەم لاوانە لە لای ئێوە چییە و دەتانێت بگەنە چ ئاستێک لە داهاتوودا بەنسبەت ئەو بابەتیان ئێمە لە ینی چەند ساڵی ڕابردووە چەند چالاکێکی هوشیارکردنەوە بۆ شێوازەمان کردووە بۆ نمونە لە کاتی کۆرۆنا ئێمە کادرانی لاوان هەستین بە دابشکردنی پرۆشەر و لە ڕئیعلام و کۆمەڵک شوێنەوانی بە وەشارکردنەوەی خەڵک بۆەوەی کە خۆپارێزی بکەن بۆ نمونە یعنی لە چەند حاڵەتێکی ترا ئێمە بەردەوام لەو کاتانی کە پێویست بوو بێت لەسەر بابەتێک مادەی هۆشبەر وەگەزانین ماوەیەکە لە هەرێمی کوردستانە جێی باسە ئێمە چەندان مەسەرەن سیمینارمان لەسەر کردووە خەڵکمان وشار کردوێتەوە لەوەی کە خۆی بە دوور بگرێت لە بابەتی مادەی هۆشبەر و لەو بابەتانەی کە بابەتێکی خراپن وە لە مەسەرەن لایانی نیشتیمانی و ئیتیمای نیشتیمانیەوەوانێ زۆر ئیشمان لەسەرەوە کردووە بەڕاستی بەڵێ دەستان خۆش بە هیوای بەردەوامیتان بۆ دەخوازم زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ بەڕێستاندا بەڕێز بەرهەم حەسەن کە بەڕێزیان بەرپرسی ناوەندی چالاکیەکێتی لاوانی دیموکراتی کوردستان بوون زۆر خۆشحاڵ بووم لە ئەمڕۆدا و لە میادەیە کە میوانداریم کردن و جەنابیان لە ستودیۆ لە لامان بوو نەگر لە کۆتایی دەرفەت دەدەمە بەڕێستان شتێک ما بێت بابەتێک مەبەستان بوو بێت لەو پرۆگرامە باسی کرد من نەمپرسی بێ بفەرمونون وڵا سپاس و دەستخۆشیم هەیە بۆ جەنابتان و بۆ تەلەڤیزیۆنی سلێمانی و بۆ ڕەقسانی ئەم دەرفەتە پرسیارەکانت ماشەڵا زۆر بوون دەستە خۆشە و سپاس بۆ بەڕێستان زۆر خۆشحاڵم لەگەڵتانە جارێکی دیکە پیرۆزبایی لە ئێوە دەکەم و هەروەها لە یادی نەکەم کە هەر یەکە لە ڕێکخراوەکانی یەکێتی لاوانی کوردستان یەکێتی قوتابیانی کوردستان یەکێتی ئافرەتان ئەمانە هەرسێ لەم ڕێکخراوە کە لەسەر دەستی بارزانی نەمر دامەزراون و ئەمانە بەڕاستی دەستکەوتی گرنگی ڕێبازی بارزانی نەمرن و لە پڕسەروەری ترین ڕێکخراوەکانن لە کوردستاندا کە هەتا ئەمڕۆ بە مێژوویکی دوور و درێژ ساڵانێکی زۆر کە 73 ساڵە خزمەت دەکەن و تاوکو ئێستا لەگەڵ هەموو جیلەکاندا هاتوون هیوای سەلامەتی و لەشساقی بە هەمان دەخوازم و تایبەت گەنجان و لاوانمان لە کۆمەڵگەی کوردیدا بۆ هیوایم هەمیشە سەرفراز بن بەتوانە بن بیرڕۆشن بن ڕێگەکراوە بن و تاوەکو پرۆگرامێکی دیکە دێمە دیدەنیتان سوپاسی بینەرە بەڕێز و خۆشەویستەکانم دەکەم لە کەناڵی سلێمانی و هەروەها بیسەرانم لە ڕادیۆی سلێمانی و تەواوی کادران و ستاف و تیمی جێبەجێکاری ئێوارەی سلێمانی هەروەها سوپاسی تایبەتم بۆ پرۆدیوسەری پرۆگرامەکەمان کەنار بێباک سوپاسانەکەم و هەرشاد بن جارێکی تر سوپاس بۆ جەنابی خۆشحاڵ بووم لەم پرۆگرامە لەگەڵ ئێوە بووم زۆر سوپاس